دوێنێ هاڵەوین بوو، واتە ماڵەکانی واشنگتن دیسی و باڵیۆزخانەکان هەمووی گۆڕدرا بۆ کارگەی شیرنی کە شیرناتی ڕۆژی هاڵەوین دەدا بە خەڵک. هەموو ساڵێک لە سویەکی مانجیدا خەڵکی ئەمریکا وڵاتانی تریش جوانترین و ترسناکترین پۆشاک لەبەر دەکەن و لە دەرگای ماڵان دەدەن داوای شیرناتیان لێ دەکەن. ئەمساڵ هەندێک لە خەڵکەکان زۆر داهێنەر بوون لە جلکەکانیان. من بەرگی مانگام لەبەر کردووە کارتۆنێکی شیریشم پێیە کە نوقڵی تێدەکەم. ئێمە بەناوگەڕەکی بەناوبانگی ئیمبسیڕۆ دەڕۆیشتین کە هەموو باڵیۆزخانەکان و ماڵی باڵیۆزخانەکانی لێیە. لێرە باڵیۆزخانەی ڕۆمانیا وا شیرناتی دەداتە خەڵکەکە. ئەوەش باڵیۆزخانەی چیلێ و زۆری تکەش شیرناتیان دەدا بە خەڵکەکە. جلوبەرگی هاتنە دەرەوەی بەریتانیام لە یەکێتی ئەوروپا پۆشیوە چونکە بڕگەی 50 لە دەستوری ئەوروپا ڕێدەدات بۆ هاتنە دەرەوەی لی وڵاتانی ئەندام ڕیفرۆندام بکەن. ڕێکخەرانی ئەم گەشتە دەڵێن کە هاڵەوین بۆ هەموو کەسێکە تەنانەت بۆ مناڵان نییە شیرناتی کۆبکەنەوە. سەمادزەیی، دەنجی ئەمریکا.